بەناوی خودای بەخشندەی میهرەبان، سەلامی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بینەرانی بەرنامەی بەفەڕ. سوپاسی خوا دەکەین و دڵشادین کە تەمەنی داین بۆەوەی لە ئاڵقەیەشتری تازە بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد بینەوە. دەخوازین و دەپاڕێنەوە کە خوای گەورە غەرقی ڕەحمەتی خۆیمان کات، فەڕ و بەرەکەتی خۆی بەسەرمانە ببارێنی و بەردەوامی کات. خۆشەویستان، لە ئاڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ، بەرنامەکەمان تەوەرەکەی تایبەت دەبێ بە گومان. لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ ئێمە کەوتوینێتە نێو دنیایەک یان بڵین ژیانێکی گوماناوی، کەسەکان بەرامبەر یەکتر ئاخۆ بزانین گومان بردن چییە و چەند زۆری هەیە، ئاساوارە خراپەکانی چین، ئەوەی کە بە تاوان ئەژمار دەکرێت لەلایەن خوای گەورە چەندە تاوانەکەی، و کاریگەری خراپەکانی لە ڕووی کۆمەلگا چەندە و چۆنە. گومان بردن بە ذاتی بەخشندەی خوددا سوبحانه وتعالى، ئەوەی کە خۆی لە فەرمایشتە قودسیەکانە باسی کردووە. ئاخۆ ئیماندارێکی ڕاستەقینە دەبێت چ گومان بە خوددا ببا، گومان بردن بەخوا سەرنجامەکەی بەکوێ دەتگەێنێ، ئەجر و پاداشەکەی چەندە و چۆنە. بۆ تاوتوێکردنی ئەو پرسیارانە و چەند پرسیارێشتر لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا مەلا محێدین سورچی لە خزمەتی دادەبین بۆ ئەوەی بەڕێزیش لەگەڵمانە بمێنین، ئەویش بەوتە جوانەکانی ئامادەی بۆ وەڵامدانی پرسیارەکانی. مامۆستا جان، سەلامی خوای گەورە لەسەر بێ و زۆر بەخێر بێ. سەلامی خوای گەورە لەسەر ئێوەی بەڕێزیش بێ، لە خزمەتتانداین. دەست خۆش مامۆستا جان. مامۆستای بەڕێز، گومان ئەمە زۆر دەبین خوای گەورە لە قورئانە باسی کردو و هەروە لە فەرمایشتەکانی پێغەمبەریش صلی الله علیه وسلم وارد بووە. سەرەتا دەمانەوێت بزانین بەردەوای بڕۆین ناوەڕۆکی بەرنامە، پێناسەیەک یان بڵێن ئاخۆ گومان بردن چییە و چۆنە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله وكفى والصلاة والسلام على نبيه المصطفى وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. ئێمەش هەروە خۆ بە خۆشحاڵ دەزانین کە لە خزمەتی ئێوەی بەڕێزداین، هیوادارین خوای پەروەردگار پاداشی هەموو لایەک بداتەوە، و خوای پەروەردگار هەموو لایەک سەرکەوتوو بکە، و خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئینشاء الله. دیارە بە وەلامی پرسیارەکەت ئەو بابەتەی کە دەستنیشانمان کردووە کە بریتە لە گومان، دیارە کە هەموو شتێک پێناسەیەکی هەیە، ناوێکی هەیە، گومانیش ناوی خۆی هەیە و پێناسەی خۆی هەیە. عولەما و زانایان زۆر ماناواتیان لە بۆ ئەو ناوە لێک داوەتەوە، بە تایبەت یەک وشە پێم وایە کیفایەتە بۆ هەمووی ئەوانی تر کە خەڵک ئێستا ئیشی لەسەر دەکە و لە معنای زەن و گومان لە مێشک و دڵ و دەرونی خەڵک جێگیر بووە ئەو معنایە. دەفەرمێ سوء الظن یان الظن علم غەیڕ یەقین، واتە ظن ئەوەیە کە ئینسان زانستی هەبی بە شتێک بەڵام نەگەیشتۆ بێتە پلە و دەرەجەی یەقین. واتەش گومان ئەوەیە تو زانستت هەیە بە شتێک بەڵام لی تەئکیدنی و یەقینت نییە، ئەو معنای واتای گومانە. لەسەر چه ئەساسێک دەبردرێ و گومانە بۆ نمونە کە یەقینی نەبێ چۆن دروست بۆ چۆن دەیبا؟ طبعا دیارە گومان لە شەیتانەوە، ینی شەیتان ئەو سەرچاوی لە شەیتان ئەگرێت، شەیتان سەرچاوەکەی بۆ شەیتان و بۆ نەفس و بۆ ئانە دەگەڕێتەوە کە لە دل و دەرونی ئینسان بەرامبەر کەسێک کە لە پێشتە و لەبەر چاوتە یان دەیناسی و یان گوێت لێ بووە، گومان لە دل و دەرون دروستە بی، ئەو جاری وا هەیە بە خراپەیان بە باشە، ئەو گومانە لە ناو دل و دەرونە جێگیر دەبی، بەڵام لە ئیشەکان هیچ تەئکیدنی نەگەیشتیە عیلم و یەقین، بەڵکو بەڕاستی زەن و گومانێکت لە ناو دل و دەروندا هەیە بەرامبەر ئەو کەسە. ئەنی کەواتە دەبێت زۆریشی هەبن، ئەوەی کە بەڕێستان باسان کرد. چەند زۆری هەیە ئەو گومانە؟ دیارە گومان دوو جۆری هەیە، یعنی زەن یان گومان بە هەر شتێک دەبین، ئەو زەنە دوو بەشە. جاری وا هەیە بە خراپە، واتە جۆری یەکەمی خراپەیە، جاری دووەمیش ئەوەیە بە باشە، جۆری دووەمیشی باشەیە. ئەو جاری واش هەیە ئەتو ئەو گومانەی کە دەبەی بەرامبەر خالیقەکەت ڕازیقەکەت ئەڵڵا جەلە جەلالوهو گومان بەخوا دەبەی. جا ئەگەر گومانەکەت گومانێکی باش بی، بێگومان ئەوە بۆ خۆت یعنی لە دنیا و قیامەت سەرکەوتووی، چونکە ئینسان دائیمەن دەبی گومانی بەرامبەر خوای گەورە باش بی. حتا شەیتان خودخۆتە لە دل و دەرون دروست بکە
یعنی فشارت بۆ بینی ناوی بەگوێ شەیتان کێ قەت بەڵکو بەردەوام دەبی بە شێوەیەک بژی دڵ و دەروونت بە شێوەیەک بی کە لەگە خوای گەورە ڕاست و دروست بی. هۆکار چییە بۆ نمونە مامۆستای بەڕێز کە ئەوە دەکا ئەمن گومانی خراپ باسی گومان بردن بەخوا کرد سوبحانەهو وتعالە ینی هۆکار چییە ئەوە دەکا من گومانی خراپ ببم بەخوا بۆ نمونە طبعاً گومان بردن بەخوا کەس لە خالقیەتی خوددا قسەی نییە بەڵام ئەو گومانێک کە دەبردرێ بەرامبەر بە ئیستیجابەی خوددایە بەرامبەر بە من هەم مەعیشەتی من لە دنیا هەمیش لە قیامەت. دیارە هۆکار زۆرە بەڵام لۆ نمونە کەسێک نەخۆشە دەبینی دەپارڕێتەوە دوعا دەکا ئەی گوێی لێ بووە دەرێ هەر کەسێک لە خوای بپارڕێتەوە خوا دوعای قبولەکە بەڵام ئەو دوعا دەکە و شیفاشی لۆ نایە ئەو نازانی یعنی تەماشای و حکمەتەی خوای پەروەردگار ناکە و سەبری نییە لەسەر باخۆخوای گەورە بۆ لامی نەداوەتەوە. عولەما تەبعەن زۆر باسی زۆر ئەوەی دوعایان کردووە هۆکارەکەی تیا بەڵام ئەو سەبری نییە. ئەو لێرە شەیتان دەرێ کاکە مەسەلەن خوای گەورە نەعوذ بالله وعدەکانی بەجێ ناگەینی لێرە گومانی بەرامبەر وعدەکانی خوای گەورە بۆی دروستە بی کە چیا ئینە وعد الله حەق ئەمە دەبی یەقینمان هەبی وەکو موسڵمان بەلێنەکانی خوای هەمووی ڕاستە هەرچی خوا بەلێنی داوە خوای گەورە هەر قسەیەک کردوێتی لە هەموو کەس ڕاستتر و دروسترە و تەندروسترا ومن ئەصدق من الله قیلا مەسەلەن چێ لە خوای گەورە قسەی ڕاستتر هەیە بەڵێ یعنی تو دەیژێڕێ پاڵ ئەوەی کە ئینسان دەبێ عەقیدەیەکی یان بیر و باوەڕەشەوە دامەزرایی هەبی بەرامبەر بە خودای خۆی ئەو کاتە دەتوانی گومانی باش بکەی بێگومان ئەتوو پێشتر دەبی گەشتە بێ ڕادەیەک بەرامبەر ئەو کەسێک کە گومانی پێ دەبێت لەو منەوە کە باسی خاڵقی خۆمان دەکەین کە ئەڵڵایە ئەتوو پێشتر دەبی یەکەم دەرسمان لە ژیاندا کە گەورە دەبین پێڕادەگەین بەڕاستی دەبی دەرسی ئەوە بی کە ئێمە خوای گەورە بناسین حتى علماء دفرمون بيشوي بري لا إله إلا الله دفرمي دبي علمة هبي لا إله إلا الله فاعلم أنه لا إله إلا الله وهذا زانست هبي أو جابري لا إله إلا الله أتو أجر نزاني لا إله إلا الله معناه تيو لبوتيو وشتيدكي كواتا سودت بيناجيني يعني لدلو درونه وبقناعته لا إله إلا الله نري احتمال الرجل للرجان أو كسا هل قريتوا يعني أو كسا باش قز بيتوا يا الشيطان فيري ليبكا یان مسلمانیش بی لە کاتێکە مسلمانێکی بە شێوەیەک بکە کۆمەڵێک تاوان و گوناح و جەڕایمی لە ژیاندا ڕوودا. گومانی باش بردن بەڵێ ئەنی چۆن بتوانم گومانی باش ببم؟ گومانی باش وەکو باسم کرد ئێمە بڕاستی دائیمەن دەبی بزانین کە قورئانمان گوێ لێ بووە کە گوێمان لە قورئان دەبێ کە وەکو سەرچاوەیەکی یەکەمی وەکو دەرەی سەرچاوەکانی دینیەکەمان کە ئیسلامە قورئانە لە پاشە فەرمودەکانی خۆشەویستمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم جا خوای گەورە لە قورئاندا چ دەفەرمێ ئامۆژگاریمان دەکە یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن دەفەرمێ ئیماندارینە خۆ پارێزن لە زۆر گومانان لەبەر چ زۆر ئین بعض الظن ئیثم چونکە هەندێک لە گومانەکان تاوانن هەموو گومانێک هە تاوان نییە دوجار وا هەیە گومانت هەیە بەرامبەر لۆ نمونە کەسێک ینی گومان هەمووی تێدا تاوانبار نابی بۆن من ئەوەی تێدا تاوانبارنی چ زۆرێکن طبعا ئەوانەی کە تو لۆ نمونە هەندە کەس هەیە خراپە هەندە وردە علاماتی لێوە دەرکەتینە کە نیشانەی خراپیە کە بە چاوی سەر بینراون کە بە چاوی سەر بینراوە زە قسەی کردووە یان هەندێک ڕفتار و ئەفعالی لێ دیدراوە ئەتوش گومانەکە لۆ دروست بکە و کەسێکی خراپە ئەتوو بڕیار دەدەی کە کەسێکی خراپە یان باسی کراوە بەڵام بە خۆت نەتبینیوە بە خۆ نەتبینیوە هیچت لێ نەدیتوە بەڵام ئەمە دەبی تەئکیدکەین باخوا ئەو کەسە خراپەیان نا یانە تو بۆن منە عەفومە بەسە قسە دەبڕم ئینسانەکان دەبێت دایم بە گومانەوە بژین تا بگەنە یەقین دەکری ئەوە مامۆستا هەژار مکریانی ڕەحمەتی خوای لێ قسەشی جوانیە دەیگۆ بابم بە من دەڵێ دەیگۆ هەر کەسەکە دیت وابزانە دوژمنەتە هەر کەسەکە دیت لەو سەرەتا وابزانە دوژمنەتە یعنی وەکو ناودل نکەت و ڕێک ڕوبەڕووی کابراویەوە برێت و دوژمنم یەوە نا مەبەستی هەیە مەبەستی لە ناو دل و دەروون بە دۆست و عەزیزی خۆتی دامەنێ دەفەرمێت تا ڕەفتار و کردار و گفتارەکانی تەماشە دەکەی ئەگە دیتت کەسێکی باشە ئەو جا بیکە دۆست و بیکە براو بیکە هەموو شت بەڵام ئەگە دیتت
ڕێک یعنی شخصەکە وەک ئەو گومانەی لە ناو دڵێتە ئینسانێکی خراپ و بەدفەڕ و تاوانبار و یعنی ئەوە بزەبت یعنی کەواتە گومانێکی خراپت نەبێت. ینی مەبەستەیە گومانەکە لە دڵی خۆت بیهێ لەوە هەڵی سنجێنە بۆی بتانی ئاخۆ ڕەفیقاتی بکەی یان نا ئەوەش دەکرێت بڵێن ئەو گومانبردنە باشە لە بۆ ئینسانەکان. طبعا ئینسان وەکو باسمان کرد یعنی ئەو کەسەی کە دەیبینی کە تووشی دەبی کە دەیناسی سەرەتا هیچ لێبارەیەوە نەزانیوە دەبی بەڕاستی یعنی شتی لەسەر بخینەوە دەبی تەماشای بکەی دەبی قسە و گفتوگۆی لەگەر بکەی مەعاملەی لەگەر بکەی پرسیاری دەربارەی بکەی بۆ نمونە کەسێک دەچیتە داخوازیێکی وانە ئەو مالە هیچ نەناسیوە چ دەکە سەرەتا یەک دیتنا پاشان پرسیار دەربارەی یەکتر کردنا کە گەیشتە یەقینە مالێکی باشە دەچی هاوسەر گیری لەگەرەکە ئەدیکە مەسەلەن بۆی ڕۆن بۆ کەمارە مالێکی عەسەبینە یان خراپن یان تاوانبارن یان نوێژ نەکەرن یان لە دین دوورن یان مەسەلەن کۆمەرێک سیفەتی خراپیان دراوەتە پات یەکسەر لی دوور دەکەوێتەوە کەواتە بەو شتانە ئینسان وەکو باسم کرد ینی لە سەرەتاوە تو گومانت هەیە ئایا کەسەکە باشیان خراپە گومانت هەیە لی تەئکید نی بەڵام بەو پرسیارانە دەربارەی و شەخصەوە یان گەڕان بە دوویدا دەگەی یەقینێکەوە پاشان دەتوانی معاملەی لەگەر بکەی هاوسەرگیری لەگەر بکەی ژیانی لەگەر دروست بکەی. یان دەکرێت پۆڵینیکەین بۆ ناو مەسەجان ئەمە دەبیستین و دەبین دڵی کاکەجان گومانی خراپ مەبە. بەڵێ گومانی خراپ بردن ئەو کاتە مەبەست ئەوێ کە تو دەرچی نەکەیت من نێکێ فعلی یانەوە تا نەیگەێنی بەڵام لە دڵی خۆت تا گومانت هەبێ تا بتوانانی بگەی یەقین نەک ئەوەی کە دەرچیکەی. طبعا علەما دەفەرمون گومان لە ناو دڵدایە دڵ هیچ تاوانی نییە تو هەر بە خودی دڵ ئینسان پێ تاوانبار نابی ئەو شتەی بەرامبەر شخصێک کە مەسەلەن گومانی خراپت بەرامبەر هەیە بە تەنێ بەو هەندەی تاوانبار نابی بەڵام نەکێ ئیعتیقاد و بیر و باوەڕ ئەوە شتەی دیترە وەسوەسەکەت بۆ دروست بوات هێندە زار خەتەرێک گوناحیش بە دڵت دادێ بۆن منە ئەوش نابێتە گوناح خەتەرات و ئەوانە بە دڵ و دەروونت دادێ هیچ گوناحی لەسەر نییە ئەگە ئینسان نەیکاتە ڕەفتار و نەیکاتە قەنەعەت لەو نمونە ئینسان هەر بە دڵ باوڕی وابی خوای گەورە نییە نەعوذ بالله بە بێەوەی بە زمان وەبرێ طبعا ئەو دڵە ینی جێگای بڕیار ئەو باسێکی جیا بوون ئەز بازێکی جیا بەڵام وەکو کردنە کردار و گفتار شتێکی ترە ئەگەر ئەوی تر عولەما دەفەرمون تو گومانت بەرامبەر یەشی باشیان خراپە لەوە نمونە بەرامبەرت خراپە بەڵام ئەتوو نایدرچێنی غەیبەتی ناکەی باسی ناکەی لەکەداری ناکەی هیچ گوناحت ناگاتێ حتا ئەو کاتەی دەکەیە گفتار یان کردار حتا نەکەیە گفتار و کردار گوناحت ناگاتێ ئەوەی لە ناو دلی خۆتدا هەیە بۆیە وا باشە ئینسان هەرچی لە ناو دلی هەیە نەینتەسە زمانی بەڕاستی چونکە زۆر شت هەیە کە لە ناو دڵدایە احتمالە بینیە سە زمانی بەڵای لێ دروست بی چێشەی لێ دروست من لێرە پرسیار دروزی مامۆستاجان زۆر کات بۆن منان گومانێکت هەیە ئەگەر تو تانێکەیە کردار یانێکەیە گفتار ئەو کاتە کێشەیەک دروست نابی بەڵام ئاخۆ کە کردە کردار و گفتار ڕنگدانەوەی خراپ لە ڕووی شیرازەی کۆمەلگا دروست دەبێ یان برینداربوونی کەسەکە دروست دەبێ یانەوە تا لەوانەیە کەسەکە چەند خراپ و خراپتر بێ ئەو ڕنگدانانەوە تێدا تاوانبار دەبێت. طبعا خوای گەورە هەلەیەک ئاەتە ئەگە تەماشە بکەین کە باسی ئەوە دەکە ئینسان خۆ لە گومان بپارێزی تەفەرمێتە وەلا تەجەسەسو وەلا یغتەب بعضکم بعضا عولەما دەفەرمون ئەگەرە تو گومانی خراپت بەرامبەر خەڵک هەبوو واتە کردتە بڕیار کە ئەتوو فلان کەس بە خراپ تەماشە دەکەی و بڕیارت وایە لە ژیاندا ئەو کەسە کەسێکی خراپە تەوا بڕیارت داوە چ دەکەی بە دوو عەوراتیدا دەگەڕی جاسوسی بەسەردا دەکەی لەکەداری دەکەی وای لێ دەکەی دەستپێکە پاشان دەچی لە شوێنە لەکەداری دەکەی غەیبەتی دەکەی ناوی بە خراپە دەینی بەو شێوازە دەفەرمێ ئەو زەن و گومانە بزانە گەیشتانگە بە چێن دەن بەوەی کەوە ئەتوو بە خراپە بەحسی کەسێکی بۆچی گوتی یعنی بەری لە هەموو شتێک بەری لە هەموو تاوانێک بەری لە هەموو بوختانێک ئەتوو مەسەلە غەیبەتی دەکەی کە لە کاتێکا شاهێنی غەیبەتکردن نییە هیچی لەبارەیەوە نازانین بەس گومانێکە بۆی وەک باسم کرد ئەگە بمانەوێ بەڕاستی گومان بەرامبەر هەر کەسێک هەیە ئەو گومانەی تەئکید کەینەوە دەبی ئەو کەسە بناسین ئەگە ئەو کەسەمان ناسی لە پاشان ڕێک متابقی ئەوەی لە ناو دڵمان بوو ئەو کاتێک گومانەکەمان گوناحمان نەگەشتیتە کە کابرامان بۆ شێوە ناسیوە و گومانمان پێبردووە و ڕێک وای دەرچووە بەڵام کە گومانمان پێبرد کابرا پیاوەکی خراپە لە پاشان پرسیاری دەربارە دەکەن کورە پیاوەشی زۆر ساڵحیشە نەک هەر باشە
ئێوە لەو کاتێ دەبی گومانی خۆمان بگۆڕین بە پێچەوانەوە بە باشە تەماشای شخصە بکەین. باسی گۆڕینی گومانت کرد مامۆستا. بەڵێ طبعا لێرە پرسیار دروزەبی ینی کاتێکەکەم گومانێکم هەیە لە دڵ یانوەتە بردوومە کردومەتە گفتار بەرامبەرەکەم چۆن بتوانم مەسەرەن ئەو گومانە بگۆڕم یاخۆتەوە لە بۆم هەیە بیگۆڕم ئەگەر دەگۆڕدرێت چۆن دەگۆڕدرێت. بەڵێ طبعا گومان تو بەرامبەر کەسێک گومانت هەیە کە ئەو کەسانە خراپن بەرامبەران تو ینی خراپەیان هەیە یان مەسەرەن ئاوڕیت لێنانەوە سەردانت ناکەن پشتیان لە تو کردەوە تۆش هاگەر لە ئەحوالی وان نییە باخۆ مەجالی هەیە نییە هەر لە خۆتڕە گومان دەبێت دەرێ پێش زۆر سەردانی دەکردم بەس وەڵای ئاگەی لێ نەمایمە و پشتی تێکردیمە و یان مەغرور بۆ و یان دەوڵەمەند بۆ و دوسێ قسەی لەو بابەتانە دەکەی ئەوە هەموو تەبعاً گومانە هاگەر لە ئەحوە ناڵێ ئەو نەخۆش نییە ناڵێ عوزرێکی شەرعی نییە وەنیە ئەوجا لەسەر ئەو مەسەلەیە ئەگەر تەماشە بکەین بەسەر هاتەکەیە دەفەرمێت چێ دەفەرمێ تەلحەی کوڕی عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەرێ پیاوەکی زۆر سەخی بوو لە سەردەمی خۆی لە هۆزی قوڕەیشیش بووە دەفەرمی خێزانەکەی ڕۆژێکی پێگۆ دەیگۆ هیچ کەسێکم لەو قەومەی نەدیتووە وەکو برایەکانی تو کە جێگای یعنی لۆمەکردن بن جێگای خراپە بن ئەویش گوتی لەبەرچی گوتی لەبەرەوەی تەماشایان دەکەم ئەتوو کاتێ هەتە و دەوڵەمەندی و پارەت لە بەدەستیە هەموو لە دەورەت خردەبنەوە و کاتێ نیتە یان پارەت لە بەدەست نییە جارێک کاب لە دەوڵەمەندی شەبەت هەندێک کاتانە بینی هیچ پارە و ماری لە بەدەست نییە پارەی بە عەردێکدا عەردەکە نافرۆشێ بۆ ملکێکدا ملکێک نافرۆشێ تیجارەتەکی کردیە تیجارەتەکە نەجاحەتی نەبوو ئەو دەمەی ئەجا دەفەرمی لەو کاتانە کە لە بەدەستت نییە پشتت تێ دەکەن دەفەرمی ئەو گومانەی بەوان بن دەفەرمی ویش گوتی نا بەو شێوازە نییە دەفەرمی تەماشە بکە ئەوە لە ئەخلاق جوانەکانی خۆیتیان کاتێ ئێمە دەتوانین حەقی وان بدەین حەقی میێوان بدەین یعنی بە حەقی میێواندارەتی ئەوان هەستین دێن سەردانمانەکەن بەڵام کاتێ دەبینین دەستمان کورتە لەبەرەوەی ناتوانین حەقیان بدەین کە دێنەکردمان و سەردانمانەکە نانەوێ عەزیەتمان بدەن تەماشە بکە چونکە ینی مڕاعەتمانەکەن مڕاعەتی حالی ئێمە دەکەن دەفەرمی ئەو ئیمامی تەلحە بەو شێوازە لە بۆ خێزانەکەی نەزرەکەی ئاراستەکەی گۆڕی لە بۆ گۆڕین ئاراستەکەی دەشکرێ بڵێن لەوانەیە قسەی خێزانەکەی ڕازێ بۆ نمونە بەڵام نەزرەکەی لە بۆ جوان کردن تا گومانی باش بووە طبعا ئەتودای من نەزرەی باش دەبی دەری ببڕی چونکە هەر مادەم عیلمت دەربارەی نییە باخوا ئەو کەسانە فعلا خراپن یان نا مادەمە تو پێشتر بە باشە دیتینە کەواتە هەر دەبی بە باشە چاویان لێ بکەیت ئێمە هەوڕۆ بەڕاستی کێشک لە کێشەکانی ئێمەی کۆمەلگای ئێمە ئەوەیە زوو نەزرەمان بەرامبەر یەکتر دەگۆڕێ لە وەکو گوتم لەبارەی زیارەتەوە سەردانەوە ئاگەلێک بوونەوە بەهانەیەک هاتنەوە دەڵێ پێشتر ئەو هابووین برابووین پێکەوە بووین ئێستا هیچ مەسەلەن بەهانامان وەنایەن و ئاگای لێ نەمایمە و وەنیە پشتی تێکردیمە و یان پێشتر پیاوی زۆر ساڵە مستەمر لە مزگەوت تێبوو بەس ئێستا ماسەڵەن کە دوو تیجارەت و دنیا ئەوان هاگەی لە مزگەوت و نوێژ و جەماعەت نەمایە فعلا ئینسان کە کەسابەت بکە تیجارەت بکە خۆ لە نامزگەوتی تیجارەتی ناکەکە دەبی لە دەری تیجارەتی بکەیت وانیە دی زۆر کات دەبین ڕەفیقێک بە تەکماندا دەڕوا سەلام ناکە بۆ نمونە لە دڵی خۆم دنیای گومان و ئیدی لێکدانەوەی خراپ دەکەم بەبێ ئەوەی هیچ عوزریش لێ بۆ بینەوە کەچی پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم 72 عوزر لێ بۆ بینەوە لەو کاتەیە بۆ نمونە نهێنا ئەو عوزرانە ئەمە تێدا گونەحبار دەبین یان نا طبعا عوزر هێنانەوە شتێکی باشە هەستونەتیش ئەو عوزرەوە دەکا کە گومان نەمێنێ کە گومان نەمێنی و عوزرت لۆ هیناوە فعلا نەزرەی دەوروبەریشت دەگۆڕی بە باشە لە بەو شەخصانە کەواتە لە غەیبەت دووربووی لا تتابعی عوراتی بەرامبەر دووربووی ینی بە دوو کەم و کوڕیەکانی بەرامبەرەکان بکەوی لێرە لە گومانی خراپ دووربووی کە منبعی شەیتان و سەرچاوی هەموو علەما فەرموون سەرچاوی زۆرێک لە گوناحەکانە حتا هەندێک علەما لە دەفەرموون سوء الظن حتا هۆکارە لە بۆ شیرک و کوفر بەرامبەر خوای گەورە ئەوجا بەرامبەر پێغەمبەران سەلامی خوای گەورەیان لەسەر بی دەفەرمی حتا جاری وهەیە دەبیتە هۆکار لە بۆوانە هەموو شتەکان تاوانە گەورەکانی دەکرێت عفو مامۆستا بە کردار ئەمن ئەو گومانی خۆم بڕەوێنمەوە بۆ منە زام کەسێک لەگەڵ منە ماتە یانەوە تا گرژ و مۆنە ئەمن ئەوەندە لی دەڕۆمە پێش هەم خۆشم
ئاسوودەکەم هەم ئەویش باشەکەمەوە ئەگەر گومانی خراپ دروست بوو. ئەو ڕۆژەی بە ڕێگادا دەڕۆیشتین لەسەر ئەو پرسیارەی جەنابەت کرد پێشتر کە گوتت کەسی وا هەیە دێ بەلای مندا دەڕوا و سەلام لێ ناکە. ئێمەش لەناو سیارەکی بوون پێکەوە 3 نەفەر لە دەستی سەکن بوون ئەمنیش سایق بوون 3 نەفەر لە دەستی سەکن بوون لەو دیوی برین لە عردی دانیشتە بوون لە 100 جادەی بوون ئەوەی سەکنیش برادەرەکەم لەگەرم بوو ئەمن تەبعا سەلام لەو سیانە نەکرد بە تەمای وی لێگەڕام ئەو لەوان نێزیکە وەنیا تیپەڕی هیچ سەلامی نەکرد ئەمش گوتم باشە بۆ سەلام نەکەوان زۆر تەماشایان کردین و بۆ سەلامت لێ نەکردم بە تەمای تو لێگەڕام ئەدوور سەلامت نەکرد وتی وەڵای من بەشتەکی و مەشغوڵ بووم تەماشای غێرشتمە کرد یعنی تەماشای پێشە خۆمان و یان تەم فکرم لەسەر غێرشت بوو کە هاگەم لەوانە نەبوو زە تەماشا بکە لێرە دەبیسە عوزر لە بۆ یەک دەبینی تۆ چی گۆ وتی وەڵی چەند جار پێرە داهاتیم هەموو جار سەلام لێ کردینە ئیدی باو جارە سەلام لێ نەکرد خۆم لەبیر کرد دەبی ئەوانیش عوزرەکە تایبەتی وەکو ڕۆژگاریشی وەکو خەڵک سەرقاڵە شەکەتە ماندووە خەرک سەرقاڵە تو دەچێت بازار کاگە وەنی هەموو دوکانە هەموو احتمالە هەم برادرە دەکرێت هەر دوکانەکی توی برێ سەلام عەلەیک هەر نەفەرێک لەو بەریە لەو بەریێت و برێ سەلام عەلەیک ئەسڵ ئاوایە بەڵام لە ڕۆژگاریشی وەکم ڕایدی ناکرێت کە پێڕانەگەی دەبی عوزر نەشازی دەرسێزە بەڵام دەچی لە دوکانە چشتی دەکڕی السلام عليكم أو جلس السلام قبل الكلام مام ساجان بسیارێک دەکەم بەڵام ئەگەر ئیجازە فەرمووی دوای ناوبڕەکەەوە وەڵامەکەم پێ بدەوە دێنە سەر گومانی باش بردن گومانی باش بردن چۆنەوە هەروە ئەزر و پاداشەکەی چییە باش ئینشاءڵڵا خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین لەگەڵمان ببینین و دێنەوە لاتان خزم دووبارە سڵاتان لەبێ عزیزان لەگەڵتان بەردەوامین لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا مەلا محەیدین سورچی لە بەرنامەی بەفڕ کە تەوەری بەرنامە تایبەت بوو بە گومان بردن مامۆستا جان لەو پرسیارە ڕاوەسان لە خزمەت جەنابتانە گومانی باش بردن چۆنە و چۆن بتوانین گومانی باش ببین و هەروە دڵی خۆشمان وا ڕابین کە هەردەم گومانی باش لەسەر دڵمان بێت تا بتوانین تەرحیکەین بەڵێ طبعا گومانی باش بردن جا بەخوای گەورە بە تایبەت مەسەلەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵێک فەرمایشتی زۆر جوانی هەیە بە تایبەت فەرمودەیەکی خۆسی هەیە دەفەرمێ ئەنا عند ظن عبدي بي إن ظن خيرا فله وإن ظن شرا فله لجيتي ترى فرمي فليظن ما يشاء دەفەرمێ با گومان بە کوی دەیەوێ ئەوجا لە سەرەتای فەرمودەکە بەس عفو مامۆستا کوی دەیەوێ ینی تەماشا بکە دەفەرمی ئەمن لەکن گومانی بەندەی خۆم من لەگەرەویم ئەو بەو گومانەی چۆن تەماشای من بکەم نیش لەگەری ئەوا دەبم سبحان الله ئەو فەرمودەیە زۆر مهمە ئێمە لە ژیانی خۆمان تەطبیقیکەین یعنی وەکو دەڵێ بکەینە بیر و باوەڕێک لە دور و دەرونی خۆمان بەو شێوازە دەفەرمێ چۆن دەفەرمی من لەکن گومانەکانی بەندەی خۆم چۆنم تەماشا بکە من لەگەری وا دەبم دەفەرمی ئەگەر بێت و ئەو بەندەی من بە تاوان باریش بی بەڵام پێی وابی ئەمن خوایەکی ئەرحەم الراحیمینم ڕەحمی پێ دەکەم کەواتە هەر ڕەحمی پێ دەکەم تەماشا بکە زۆر میمە وا دەفەرمی ئەگەر هاتوو تاوان باریش نەبی بەس پێی وابی ئەمن قەت لێ خۆش نابم احتمالە خوای گەورە لەو کەسە خۆش نەبی لەبەرەوەی نابی ئەتوو گومانت بەرامبەر خوا گومانی خراپ بێ چونکە خوای گەورە ئەرحەم الراحیمینە وەنیا لە دایکی ئینسان لە بۆ ئینسان بەڕەحەمترە کەواتە خوایەک ئەو هابی بەڕاستی ئێمە تاوان باریش بین فەرمایشە چمان پێ دەڵێ بۆن ئێمە چۆن بتوانین ئەو گومانە دروستکەین ینی لەسەر ئەساسێک بۆن منە زۆر مهمە ینی ئێمە ئەو گومانە بەڕاستی وەکو باسم کرد لێرە صفاتی خوای پەروەردگار لە لای خۆمان جێگیرکەین کە خوای گەورە ئەرحەم الراحیمینە خوای گەورە بەدەسەڵاتە خوای گەورە مالک المولوکە یعنی پاشای هەموو مولکداریەکە کەواتە تو ئەگەر دەچی وەنیا تاوانێکت کردیە بەرامبەر کەسێک لە دەرکای دەدەی خۆ دەمارە دەکوتیەوە کەم کەس وایە ڕەتت کاتەوە وەنیا وەکو دەرێن ئەوەی تۆزێک پیاوەتی هەبی ڕەتت ناکاتەوە وەلیلله المەثەل الأعلا نەعوذ بالله خوای پەروەردگاریش ئەگە ئێمە ڕاستی هەلەیەکمان کرد بەرامبەر ئەو پەروەردگارە هەلەکە گەورەش بی بەڵام بگەڕینەوە لای خوا لە دەرکەی خوای بدەین بچینەوە خزمەت خوای گەورە بێگومان خوای پەروەردگار لێمان خۆش دەبی خوای گەورە عەفومان دەکا
کەواتە ئەو گومانەمان هەبی کە خوا عەفومان دەکا بەڵام ئەمە گومان وان وابی خوا عەفومان ناکە خوا لێمان خۆش نابی خوا شیفامان نادا زۆر کەسێ ئەو بابەتانە بەڕاستی دەردەبڕی هێ نەخۆشە زۆر چۆی دێ دەختۆری دەدی وەڵا قەت خوا شیفام نادا کاکە وەڵڵاهی خوای گەورە احتمالە لە کۆمەڵێک نەخۆشی تر نەجاتی ئەو گومانە دەتکرێ بڵێن هەم لە بۆ دنیا هەمش لە بۆ قیامەت بوون منە مەسەرەن لە ئومورە دونیویەکان نەخۆشیە هەژاریە بۆن مناقات و قوڕیە بێجێگەوڕێیە دەکرێت ئەو گومانانەش بە هەمان شێوە مەسەرەن بەڵێ خوای گەورە غەنیە خوای گەورە بەخشندەیە هەم ماڵم دەداتێ هەم خێزانم دەداتێ هەم بۆن منە پارە و پولم دەداتێ مەسەلەن یان دەکرێت لە ئومورە دونیویەکانیش بە هەمان شێوە گومانە بدرێ بێگومان ئەو گومانە بەرامبەر خوای گەورە یعنی گومانێکی دایمە بۆ دنیا بۆ قیامەت لەگەڵ ئەوەشە هەوڵی بۆ بدەی بۆ یعنی تەبعاً دەبی ئینسان هەولی بۆ بدە عولەما دەفەرمون گومانی باش دەبی کردداری لەگەربی یعنی تو گومانی باش بەخوای دەبی ونیا بەڵام لە هەمان کاتیش خوا فەرمانت پێ دەکا خوای گەورە تەلەبت لێ دەکا خوای گەورە چی لێ داوا دەکە دەبی جێبەجێکەی وانیا بە شتەکرد لە دەست دەقاومی تاوانت کردیە پێشتر شتەکرد لە دەست دەرچووە ئەلێرە خوای گەورە ئەرحەم الراحیمینە لە گوناحت خۆشەبی بەڵام تو دەست بدێ گوناح کاسێک ملی لە گوناحان هەر کردبێ ونیا قۆڵی لێ هەر کردبێ گومانیشی وا بخوا ئەرحەم الراحیمینە ئەلێرە بەڕاستی گومانی باش نییە بە خوای گەورە چونکە خوای گەورە عادلیشە بەڕاستی یعنی کەسێک زاڵم بی کەسێک زۆڵم بکە کەسێک سنووری خوا لە حەدی خۆی زیاتر ببەزێنی خوای گەورە تعزیبی ئەو کەسانە دەدا ئێستا فەرمای شتێکمانە فەرمێ الکەیس و مندانە ئەمها مندانە نەفسه وعمل لما بعد الموت بۆن منە و شەتری دۆمی حەجەکەش بۆن منە دەکرێت بۆن منە کابرا هەرچەندە شەڕانجێژ و خراپ و تاوانبار بڵێ دەی مەسەلەن یان ئەوتە خوا لێم خۆش ناوێت دەی خوا لێم خۆش دەبێت دەکرێت ئەمە وا بڵێن طبعا وەکو گوتم گومانی باش بەخوای گەورە بردن لە هەموو کاتێکە بەڵام بە قەنعاتێکی تەواوە لە ناو دڵ و دەروونە ئینسان هەر چەندە پێشتر تەمەنی خۆی هەموو لە خراپە سرف کردبی بەڵام لە داهاتوودا بە قەنعاتەوە بگەڕێتەوە لای خوا گومانی باش بەخوای گەورە بخوای گەورە ئەرحەم الراحیمینە بەڵام کەی کە توش تۆبەتی نەسوحەت کردبی کە گەڕابیەوە کە بە قەنعاتەوە با لەسەر مەرجیش بی مادەم وات گۆت خوای گەورە ڕەحمت پێ دەکا ئەلێرە بەسەر هاتەکەیە حەزم لێ لە خزمەتاندا باز بکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لە پێش ئێوە پیاوێک هەبوو مسریف بوو واتە ژیانی خۆی بە فیڕۆدا بوو هیچی بۆ خوا نەکردبوو یانی زۆربەی کاتەکانی لە خراپە بردبوو سەر مسریف مەبەست لە کات وەختی مەبەستی ئەوەیە تەمەنی خۆی هەموو بە فیڕۆدا بوو دەفەرمێ کاتی دێتە سەرە مەرگ بانجی مناڵەکانی دەکا دەری ئەی مناڵەکانم ئەگەر من مردم لاشەکەم بسووتێنن پاشان ورد وردیکەن یعنی وەکو ئارد ئەوها ورد وردیکەن پاشان لە بەربایەکی بەقووەت بپڕژێن بۆ بە دنیادا بەڵاو بمەوە دەڵێ ئەو وەسیەتەی منداڵەکانی کرد دەڵێ لە پاشان منداڵەکانیش کە ئەو وەفاتی کرد ئەو وەسیەتەیان جێبەجێ کرد دەڵێ خوای ڕەب العالەمین ئەمری بەو زەویە کرد وتی ئەی زەوی لاشەی ئەم کەسەی هەمووی کۆکەوە وەکو شخصێکی احتیادی لێبێتەوە دەرێ شخصەکە ڕاست بۆ ڕوحیشی هاتەوە بەر بە ئەمری ڕەب العالەمین ئەو چێ فەرمی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم حەدیثەکە صحیحیشە دەفەرمێ کاتێ دەبێتەوە ئینسانێکی کامل و ڕوحی لەبەردایە خوای گەورە پرسیاری لێ دەکا باشە بۆ وات کرد بۆ ئەو وەسیەتت کرد بە مناڵەکانت بەو شێوازە پرش و بەلاوتکەن بە دنیا و بتسووتێنن و بتهاڕن و بەو شێوازە دەرەویش دەڵێ ئەی ڕەب العالەمین یا ڕەب مەخافەتەکە یا ڕەب یان من خەشیەتێکە یا ڕەب دەفەرمێ ئەی پەروەردگار لە ترسی تۆ ئەو شتم کرد دەرێ فەغەفەڕە لە دەرێ خوا لێی خۆش بوو لەبەرچی دەرێ خوا لێی خۆش بوو چونکە گومانی باشی بەخوای گەورە بردبوو ترسی لە عەزابی خوای هەبوو ینی گومانی هەبوو کە خودای کێ و سزا و پاداشتی هەیە بالضبط معنی خوای پەروەردگار هەیە کە ئەو تاوان و ئەو تەمەنە بە فیڕۆدایە خوای گەورە لێتە پێچیتەوە بەڵام گەیشت بوو قەنەعاتێک دەمرێ و وە گەیشت بوو قەنەعاتێکیش کە بەڕاستی ئی هەلە بووە لە دنیادا هەلە و کەم و کوڕی کردووە بەڵام ترسی خوای لە دڵدا بوو ئەوەی بۆیە کردووە یەک مووقیف بوو هۆی لێ بخۆشبوونی خوای گەورە بەڵام بە قەنەعاتەوە بە بڕیارەوە بە تەواویەوە بەڵام مەگەر ئینسان بەڕاستی بە قەنەعاتەوە ئیش نەکا خوای گەورە فەرمێ ئینەما الئەعمال بالنیات وئینەما لکل امرئ ما نوى
دەفەرمێ هەموو کردەوەک بە نیەتە ئەوەت لەو دەمینیتەوە کە لە نیەتتدا هەیە ئەگە شتێک بکەی و شتێک بڵێ و لە نیەتتدا نەبی بەڕاستی هیچ پاداش وەرناگری بۆیە دەبێت ئەو گومانانە بەو شێوازە ڕاستکەینەوە بەو شێوازە تەسەڕوفات لەگەر بکەین کە بەڕاستی بە قناعەتەوە بگەڕێنەوە لای خوای پەروەردگار گومانە خراپەکن چەوتەکانی خۆمان ڕاستکەینەوە هیچێک لێمە بێ کەم و کوڕی و هەڵە و تاوان نییە دەکرێت کەسێک بیر و باوەڕەشی سسپا و سابتی هەیە گومانی باشی بە خوددا با کە خوای گەورە ڕۆژێک دێ لی خۆش دەبێت هەر دەشبێت لە بینی خەف و ڕەجا ئەبژێ ئەوە لەگەڵ هیچتان نییە بەڵام دەکرێت کەسێکی شەڕانجێز و تاوانبار و مەعسی لەناو مەعسەتا توا بێتەوە بڵێ دەی خۆخوای گەورە غەفور ڕەحیمە لێم خۆش دەبێت ئەو جێ دەبێتەوە طبعا وەکو باسم کرد ئیمامی حەسەنیش وا دەفەرمێ ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ دەفەرمێ ئەگەر کەسێک گومانی باش بێ بەرامبەر خوا بیەوێ گومانەکەی گومانێکی باشە دەبێ بەڕاستی کرداریشی باش بێ بەڵام کەسێک ئەگەر کردداری هەموو خراپێ برێ وەڵا گومانە بەرامبەر خوا باشە دەفەرمێ ئەوە ڕاست ناکە چونکە گومانی باش بردن بەخوا دەفەرمێ کردداری ئینسان باشەکە کردداری ئینسان جوانەکە ئەخلاقی ئینسان دەگۆڕی چونکە گومان منبەعە لەناو دڵ و دەرووندایە وانە کە لەوێ گومانی باشت بدوایش دەبیتە کردار و ڕفتاروانە چونکە ناکرێت و مستەمڕ بە دایمی یعنی شتێک لە ناو دڵت دەروونتدا هەبی لە هەموو ژیانی خۆت دەرچیشینەکەی هەبێلیەوە فترێک دەیگری بەڵام پاشانی لە ئاشکرای دەکەی وەکەوت چینێکە دڵێن دەی نوێژ ناکەین دڵمان سافە دەکرێت نەخێر دڵ بە چ ساف دەبی وەنیا ئینسان لاشەی بیست دەبی هەتا نەچیتە حەمامێ خۆنشوە خۆ خاوێنەکە دو ئاوەکی جوان بە خۆدانەکە خاوێن نابیتەوە بەڕاستی دڵ و دەرونیش ژەنگی گوناحی لێدەنیشی تۆ زوغباری گوناح و تاوانی لێدەنیشی بە چ خاوین دەبیتەوە بەوەی کە ئینسان تۆبەیەکی نەسوح بکە بۆ لای خوای گەورە ذکر و یادی خوای گەورە بکە عملی ساڵح بکە کە یەک لە عملەکان مەسەن نوێشکردنە کە ئەو نوێژە دڵ و دەرونی ئینسان بەڕاستی خاوێن دەکاتەوە پاک دەکاتەوە بۆ زیاتر مەسەلەن ئاشنا بوون لە باسەمە مەسا سەرک بدەین لە ژیانی پێغەمبەران سەلامی خوای گەورەی لەسەریان بێ و هەروەها پیاوچاکان چۆن بوونە لەگەڵ گومانبردن بە ذاتی بەخشندەی خوددا سوبحانەوە وتعالە طبعا ئەگەر تەماشا بکەی پێغەمبەران سەلامی خوای گەورەیان لەسەربی هەمووی گومانی باشیان بە خوای گەورە بردووە گومانی باشیان هەبووە ئەگەر تەماشا دەکەی ئەی پێغەمبەر سەلامی خوای گەورەی لەسەربی کاتێ نەخۆش دەکەی و هەموو لاشەی دەڕزێ وەکو عولەما دەفەرمون بۆز دڵ و دەرونی دەمینی هەندێک دەفەرمێ زمانەکەشی لە پەلکەوت خەریک وێ کوێ ڕاست ئاوانە بەس دڵەکەی ماوە هەندێکی دەفەرمێ زمانەکەی ماوە چونکە ذکر و یادی خوای گەورەی پێکردووە بەڵام تەواو نەخۆش کەوتووە و حتا لە دەشتێ فڕەدراوە وانە بەس خێزانەکەی ئاگەی لێ بۆ کەس ئاگەی لێ نەبووە کەس نەیویستیتەوە بەڵام گومانی باشی بە خوای گەورە برد سەبری گر وانە ناشکری دەرنەبڕی دەفەرمێ خوای گەورە شیفایدا و ئەو مەڕووماڵات و ملک و شتەی کە پێشتریش هەی بۆ لە دەستی چووە خوا زیاتری داوێ گومانی باشی بێت وانە ڕۆژێک لە ڕۆژە ناشکردنەوە برێ وڵی زە من خوای گەورە من چم کردی خوا و حاملێ بکە وانە یعنی پێمان دەڵێت کاتێک لە دنیادا تووشی هەر نسکۆ و مشکلەیەک بووین یان قات و قوڕێکە جا لە هەر بوارەکانی ژیانە ئینسان سەبر بگرێ بۆی کە خوای گەورە و تاقیکردنەوە تەماشای بکە زۆر میهمە چونکە ئینسان لە دنیادا بەڕاستی بە هەردوو حاڵە دەبی لەگە خوابی بە حالەتی هەبووی بە حالەتی نەبووی بە حالەتی سەرکەوتن و بە حالەتی شکست خواردن تو ئەگەر لە هەردوو حالەتە سابت نەبووی دایم نەبووی بەردەوام نەبووی معنە ئینسانەکی سەرکەوتونی ئینسانەکی تەواو ڕاست و دروستنی لەگە خوا خوای گەورە ئینسانی دەوێت بە ڕاست و دروستی و بە دائیمی بە بەردەوامی وانە ئینسان کوڕی مالە چییە ئەتەشبینێبی ئەو ماڵە چۆن بێت تو دەبی هەلەگەری دابێ خۆ نابێت پشت لەو مالێکی ئینسانیش عەبدی خوا دەی بە دائیمی لەگە خوابی لەگە بە هەموو شێوەیەک لە دنیا خوا کو تاقی کاتەوە دەبی لەگە خوابی نابی ئەو سیلکەی خۆت ئەو تەریقەی خۆت کەوا پێشتر لەسەر بووی بیگۆڕی بەڵێ گومان و تەوەکل بەڵێ ڕەبتیان بێکەوە هەیە طبعا گومان لە ناو دڵە بەڵام گومان زۆر جاران وەکو باسمان کرد پلانی خراپەشدا دەڕوە وانە بەس تەوەکل ئەوەیە تو یعنی پشت بەستن بە کوردی پشت بە کەسێک دەبەستی کە بەخوای گەورە دەبەستی عادەتەن وانە ومن يتوكل على الله فهو حسبه خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک پشت بە خوای بەستی خوا بەسیتی وانە بەڵام نافەرمێ هەر کەسێک گومان بە خوای ببە خوا بەسێتی لەبەر گومانی باشەش هەیە گومانی خراپیش هەیە
بەخوای گەورە دەبرێ نیە لە گومانی باشە کە ئینسان وەکو تازە باسم کە نمونەم بە حەزرەتی ئەیوب هیناوە یان حەزرەتی ئیبراهیم باسە منجەنیقان بۆ هەڵکرد و بۆ نەترسا کە فڕی دەن ناو ئاگرەکە دەی فەرموو حەسبی الله ونعم الوەکیل وەنیا ئەو زکرانەی دەکرد وە نەبوو مەسەلەن پشتی بەخوای بەستە بوو دەیزانی خوا پشتیوانیەتی خوا دەیپارێزی خوای گەورە فەرموویتە یا ناڕووکوونی بەردەوە سەلام عەلا ئیبراهیم ئەی ئاگر سەلامەت بە و لەسەر خۆ بە لەسەر لەگەی ئیبراهیم ینی کۆنتاکێک هەیە لە بینی گومانی باش بردن بەخوا لەگەر تەوەکل ئەوەندە تەوەکلت بەخوای هەیە لەگەڵ ئەوەیە گومانە لەبە دروست دەبی کە خوای گەورە ئیلا لێم خۆش دەبی بالضبط لێرە دەتوانین برین هەم تەوەکل هەم گومان لە ناو دڵ و دەروندایە بێگومان یەک جێگای یەک شتە بەش شکلەکانی وەکو باسم کرد لە فرع و فروعەکان و لە حالەتەکان لێک زیاد دەبنەوە یان مەریەمە عەلەیها السەلام ئەگەر تەماشا بکەین کاتێ حەملی دەبی وانیا کەس هاگەلێ نییە بەس خۆ ئاگەی لێە حەملی دەبێ و دێتۆ ناو کەس و کاری خۆی منداڵەکەی لەسەر دەستیە چۆن نەترسا کە بوختانی پێ بکەن چۆن نەترسا برێنە منداڵی خۆت نییە حاشە زینات کردووە وانیا چۆن یعنی چۆن نەترسا برێ دەیکوژن حتمما ترسی هەیە بەڵام ئیدی مەبەستم بەو قەنەعاتە بە گومان ترسی هەمانی باشی بەخودا وەدەکانی باشی بەخوا بر خوا دەیپارێزی لە خوا پاراستی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هیجرەتەکە لە ئەشکەوتی غار وانیا ئەشکەوتی غارە ونیا لە ئەشکەوتی ثەورە لە بۆ هیجرەت یان لە ئەشکەوتی غارکەوە وەحی لە بۆ دێ لەوێ دەمینیتەوە ونیا بدايتي لأشكوتي غار كلوين در دميني توا مثلا بتنهايا شو زنقا وان يدي حضرتي جبرائيل وحي لبو ديني زور دا ترسي بلام قماني باشي برانبر خواهي قورا هبو يعني توشي ندا خێزانی بەڕێشان لێرە دەسان ئەوش گومانی لە دروست دەبی دەڵێت چی تو کەسێکی وای و مەتحوسەنەیەکە حتمما گومانی باش بەخوا دەبم کە تۆ مەسەلەن خوای گەورە زەڕت پێ نەگەێنێ جاری وا بەڕاستی کەسی بەرامبەر کە دڵ و دەروونە دەداتەوە وەکو وای ئینسان بارێکە خوار بە لۆت ڕاستکاتەوە بزەبت ئینسان کە خوار بووە کەسێک دیارمەتی دەدە وەکو ئەو بارێ وایە ڕاستی دەکەیەوە و ڕێگای خۆی دەگری ڕۆژێک لە ڕۆژان کابرایەک منداڵی نەیبوو ئەم لەو مەدرسەی بووم بە خۆم ئەو کەسە منداڵی نەیبوو کە منداڵی نەیبوو یەکەچش لەوێ مامۆستای ئاینی بوو مامۆستا گوتی ئەتو منداڵت هەیە گوتی نەخێر گوتی واللهی خوا منداڵتە دادێ سبحان الله واللهی ئەم نازام ئەو مامۆستا ئاینیە ئەو سوێندەی بۆ خوارد ئەو کەسەی کە لەوێش بوو منداڵی نەدەبوو دەیکو باشە مامۆستا خۆ عیلمی غایبی نییە ئەو سوێندەی بۆ خوارد مامۆستا ژێستە لێی پرسۆ لە بیری نییە واللهی لە مەدرسی بووم ئەو سوێندەی خوارد گوتی سوێن بە خوای خوا منداڵتە دادێ والله مەدرسەکە کرد بوو ئاراستەکە گۆڕا و قسەکان کرا و پارسالێک خوای گەورە منداڵیدا ئەو کەسەی واللهی خوا ئەولادی پێبەخشی جاوە گومانی باشە یعنی تو ئەو شخصت مەسەلەن دیوە و تەماشە دەکەی خوای گەورە کە ئەو کەسە احتمالە لە دموو چاوی لە هەرسو کەوت و ڕەفتاری و کەسەی ئەو مامۆستای سوێندەی خوارد سەرچاوی لە یەقینەوە ئیعتیقادەوە دەگرێت بۆی کات و گومانی بە باش بەخوا دەبێت حتمما بزەبت ئەو فەرمودەیە کە باست کرد قودسەکە خوای گەورە لەگەڵ گومانی بەندەکەیدا خوای گەورە لەگەر گومانی بەندەکانی خۆیتی چۆن گومان بەرامبەر خوای گەورە دەبن بەو شێوازە ئێمە ئەگەر مەسەلەن شەو نوێژ دەکەین وەنیا عولەما دەفەرمون ئەگە ئەستەغفیرڵڵا دەکەی شەو نوێژ دەکەی عیبادەت دەکەی سەدەقە دەکەی بۆ هەر شتێک دەکەی خوای گەورە دەداتێ بەڵام تۆ عیبادەت دەکەی و سەدەقە دەکەی و ئەستەغفیرڵڵا دەکەی لە ناو دڵ و دەرونیش گومانت باش نییە بەرامبەر خوا پێت وایە خوا ناداتێ فعلا خوا ناداتێ زۆر کەسی دەری مامۆستا وەڵڵی من زۆر دوعام کردێ دوعام قبوڵ نییە یان زۆر زکرم کردیە مامۆستا کە دەڵێ لۆ قبوڵ نییە ئەوش گومان دروست ناکە بۆی کە گومانت بەرامبەر بەخوای کاتی بێقینەوە لەگەڵی نەبووێت و ئاخر کە خوای گەورە فەرمی ئودعونی ئەستەجیب لەکم ئەستەجیب تەواو تو فەرمودەی خوایە إن وعد الله حق فەرمودەکانی خوش هەموو ڕاستە ئەمە نابی گومانمان لێ هەبی ئێدە فەرموو کاتێ ئێمە گومان لۆ بەخوای بن کە خوا دوعامان قبول ناکە لۆ گومانی خراپمان هەبی خوداکمان هەیە لەو پەڕی دەسەڵاتە بۆن منە هەر هەموو شتێک بە ئیرادە ویستی ئەوە هەرچێک بوێکون فێکونە بۆن منە لەبەر چی گومانم خراپ بێ
خوای گەورە مەسەلەن بەڕاستی یانی شتێکی زۆر خراپە ئێمە لە بەرامبەر خوا نەزرێکی خراپمان هەبێ بەڵکو خوای گەورە ئەرحەم الراحیمینە خوای گەورە غەفوورە خوای گەورە شەکوورە سوپاسی بەندەکانیەکە لەسەر چاکەکانی خوای گەورە یعنی وەلامی کەسانێکە داتەوە کەوا لی دەپاڕێنەوە لە کابرایەکی لە ئەوانە پیاو چاکانی پێشینان لەیان پرسی باسە کەسێک ناناسی کە دوعای قبول بی و خوای گەورە وەلامی دوعاەکانی بداتەوە ئەوش گوتی نەخێرنا وەڵڵاهی کەس ناناسم کە دوعای قبول بی بەڵام وەڵڵاهی کەسێکی دەناسم ئەوەی لێ پارێتەوە وەلامی دەداتەوە تەماشا بکە بەڕێزان ئاوا گومانی تەواوە بەرامبەر خوا نەیگۆفران کە هەمومان دەتوانین بەرامبەر بۆ خودای داوا بکەین بۆ نمونە کەواتە مەسەلەن وەلامەکەی زۆر جوانە هەموو کەسە ئەتوانی ببیە پیاوێکی ساڵح ببیە کەسێک کە دوعات قبولە بەس چییە بە شەرتێک بەو قەناعەتە لە خوای پاڕێەوە لۆ خەرکێک مەسەن دانیشتێ دوعای دەکا ونیا خەرچی تر دەچیتە لای لە بۆ دوعای کاکە وەرە بە خۆ دانیشە و دوعای بکە بەرام ئەو قەناعەت و بیر و باوڕەت هەبی وانیا مامۆستاجان ئاسەوار و پاشماوەی گومان بردن چییە بە کوێمان دەگەێنێ طبعا هەر وەکو مەسەلەن هەموو شتەکان شوێنەواری هەیە پەرێزی هەیە ئاسەواری هەیە بەڕاستی گومانی خراپیش ئاسەواری زۆرە ینی گومان ئەگەر بەردەوام بوو لە ناو دل و دەرونی ئینسان عولەما دەفەرموو لێتە بیتە حەسادەت لێتە بیتە عەداوەت لێتە بیتە ینی بەر لە کەسی بەرامبەر لە ناخی خۆت دنیاک ئازار دەچێژی دەڕۆی دنیایکی تر بۆ نمونە لە ژیانێکی زەیقەت و تاڵ دەبی طبعا ئەتوو هەموو خەڵک دەکەیت دژمنی خۆت بۆ نمونە هەموو کەس حتا هەیە مار و منداری خۆی لەو ڕێ دەرێ ئەو مندارم هیچ نییە کەیفی بە منایە منی خۆش ناوێت بۆڵە دروستە پرتە بۆرە دروستەبی لۆ یعنی ڕێزیان ناگری وا لێدە ڕێزیان لە بینی نامینی بە گومانی خراپە یان خێزانەکەی کاکە هاو شەریکی ژیانیتی هاوسەریتی وانە کەس لەوی نێزیکتر نییە بۆی ئەو زەر تەماشا دەکەی گومانی خراپی بەرامبەر هەیە کەواتە وای لێدێت تەسەڕوفات لە بەرامبەر خێزانی دەگۆڕێ بەرامبەری ڕزیل دەبی خزمەتی ناکە ئاگای لێ نابی نابەتە دکتۆری ڕێزی ناگری ڕێزی ڕێز بە تەسەڕوفاتەجی جوان لە بەرامبەر ینی پێدوانێت نەخۆشی دەرونی دروست دەکات بۆ منە هەر لە ناخی خۆتە بۆ منە هەز لە خۆت ڕابگری ئەوام لێهات ئەوان بەسەر چوو بۆ منە هیچ نەخۆشیشت نییە بەڵام ئەو گومانێکە لە خۆتی هەیە لە بۆ دروست دەبێت طبعا ئەو گومانە سەرچاوی نەخۆشیەکانە بەڕاستی حتا عولەما دەفەرمون کە دەفەرمێ سوء الظن سوء ینی چی ینی ناخۆشی دەرد بەڵایەکە لەگەر خۆتدایە یعنی ئەو گومانە بەو شێوازەی بەکاری بینی بەڵایەکە لە ناو دل و دەرونی خۆتا دەردێکە دەرمانەکەشی زۆر زەحمەتە دەبی بەڕاستی چارەسەریکەی ئەگەر ئەو های لێ بگەڕێی یعنی سەر دەچێشی لە بۆشتی تر گەورە دەبی ڕەگ و ڕیشەی دادەکوتی لە ناو دل و دەرونت وەی لێدێ بەرامبەر خوا گومانی خراپ بەخوا بی ینی جگە لە ڕنگدانەوە دنیاویەکان دەکرێت بڵێ مەسەلەن گومانی خراپ بردن تووشی تاوان و گوناحت دەکاتن و سزای قیامەتیشی بەدوادادێ طبعا وایە ئیسان کە کاتێ بەرامبەر کەسێک نەزرەت خراپ بوو وەت لێدێ خۆشت ناوێ وەت لێدێ دژایەتی دەکەی یان تاوانی بەرامبەری دەکەی و پێشت جایزە یان ماری دەخۆی لەو گۆڕی مەسەلەن مارت دزرایە دەری فران کەس ماری دەزیما دەچی ماری لێ دەدزیەوە دوایە ئەو بەریئە لەو شتەی و کەواتە تووشی حەرامیش بووی یعنی زۆر شت لەو بابەتانە ئەو جا هەیە مەسەلەن گوتیتی وەڵە فران کەسەوە دوژمنەمە لەو گۆڕی کردیتە دوژمنی خۆی یان وەختی خۆ تاوانە کراوای زانی ئەو کردوێتی بە گومان وەڵڵای بەڕێزان کەسی وە هەبووە دەیگۆ کەسەکەم خوشکم کوژرا ئەمە هەموو ئەمانزانی فلان کەسە دەڵێ چەند جارە بوو چوین کەمینی لێدانینەوە سبحانە الله خوای گەورە نەیکردا قسمەت یانی ئەمەی پاراز کە بیکوژین بەڵام کاتێ لە شەڕێک لە شەڕەکان دەفەرمی شەڕەکە کۆتایی هات کابرا کوژرا گوتی یەکێک هات لە دەوروبەری ما گوتی دەزانی ئەوەی کوژرا ئەو بوو خوشکەتەکەی توی کوشت بەو شێوازە وەڵڵاهی لەبەر چاوین بوو ئەو کوشتی ئەی گوتی دە باشە ئەو لە چێندەر و ئەوە لە چێندەرمە بە تەمام شێ بکوژین سپاس ئەوە دەرچوو بەڵام زۆر زاردی ڕوویدایا کوژرا هەبە گومان هەبە گومان جە تەماشە بکە گومان بەڕاستی باش دادی نادا لەسەر یەقین نەبی لەسەر هەلا هە لەسەر گومان ئینسان شتی بکە شتی بنیاد بنێ عولەما دەفەرمون لۆ نابێ گومانی خراپ شتی لەسەر بنیاد بنێ چونکە دەفەرمێ دینی مە بنیاد نراوە هەمووی لەسەر یەقین مەبناه على یەقینین دەبی ئینسان شوێنی دینێکی بکەی هەمووی لەسەر یەقینە
وهنیا ئەمە فرموودەیەک هەیە عولەما دەفەرموو ئەگەر صحیح نەبی حەسەن نەبی نابی ئیشی پێ بکەیت یان نابی بکەی اعتقاد و بیرروبا لەبەرەوە یەقینت پێ نییە وەنیا کەواتە دەفەرمێت دینی ئێمە هەمووی لەسەر یەقینە کەواتە نابی تو چیشتی لە بنیاد بنێی لە هەر بوارێک لە بوارەکان لەسەر گومان ئەها پێچەوانەی دینەکەتە پێچەوانەی قورئانتە پێچەوانەی سونەتە پێچەوانەی ژیانی پێغەمبەریە صلی الله عليه وسلم زۆر بەڕێز مامۆستا مەلا محەیدین سورسی ئەزێتمان دای خوای گەورە پاداش بەخێر دە خزمەت داینە خوای گەورە ئێوەش موفەقکە خوای گەورە پاداشی ئەم لایەکی داتەوە موفەق بن ئینشاءالله زۆر سپاس دەستخۆش بێخە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستارێ لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی جارێ بەرنامەی بەفەڕ تاکو دیدار بەخوای گەورە سپاردن السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله وبركاته